کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆپی کراوی هیچ ڕێکخرا و حزبێکی دیکە نییە، بەڵکو حزبێکە هەڵقوڵاوی کۆمەلگای کوردیە بەدید و تێڕوانین و ئامانجی ڕوون و ئاشکراشی دەیەوێت لەگەڵ ئازار و نەهامەتیەکانی گەلەکەی بێت و دژی ستەم و نادادی بێت و کار بۆ چەسپاندنی دادگەری و هێنانەکایی ژیانێکی شایستە بەتاک بکات. کۆمەڵ ئیسلامی ئەزموونی لە حکوومەت و ئۆپۆزیسیۆندا هەیە، لە هەردوو بەرەشدا لە هێزە سەرکەوتووەکان بووە و هەڵبژاردنەکەی 30 ئەیلولی 2018 پەرلەمانی کوردستانیش لەگەڵ هەموو ساختەکاری و لەمپەرەکانەوەی سلماندووە. هەر بۆیە لە حکوومەت بێدیان لە ئۆپۆزیسیۆن سربەخۆیە و تێڕوانینی بۆ حکوومەت و دۆخی سیاسی و دارایی و کۆمەڵایەتی کۆپی پەیستی هیچ حزبێکی دیکە ناکات و وەستانەوەی دژی گەندەڵی و دەنگ هەڵبڕینی لە سەر ستەمکاری با بنەما سەرەکیەکانی سیاسەتی خۆی دەزانێت و هەمیشە وەشی وتووە باش و خراپ لە یەک جیا دەکەنەوە، جا لە حکوومەت بن یان لە ئۆپۆزیسیۆن. بەشداریکردنی کۆمەڵ لە کابینەی نۆیەم یان بەشداری نەکردنی پەیوەست نابێت بە ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی لەگەڵ پارتی دیموکرات یان هەر هێزێکی دیکەوە، بەڵکو بە دید و تێڕوانینی کۆمەڵ ئاسایی بوونی پەیوەندیە سیاسیەکانی حزبەکان لە باشووری کوردستان زەڕورەتی دۆخەکەی و تا ئەو کاتەش پەیوەندی نێوان لایەنەکان ئاسایی نەکرێنەوە تێپەڕاندنی قەیرانەکان تەنها بە یەک حزب ئەستەم دەبێت. بۆ ئاساییکردنەوەی دۆخی ئێستەی سیاسی هەرێمیش وەک ئەمیری کۆمەڵ ئیسلامی دەڵێت بەپێی پێگەی پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارەتی زیاتر دەکەوێتە سەرشانی. دەزانین کە پارتی دیموکراتی کوردستان مێژوویەکی دوور و درێژی هەیە لە خەباتدا و ئێستاش پێگە و جێگە و ڕێگەیەکی بەرچاوی هەیە، بۆیە دەبێ ئەوان زیاتر هەز بە بەرپرسیارەتی بکەن. پێشوازیکردنی کۆمەڵ ئیسلامی لە شاندی پارتی ئەو چاوەڕوانیە نییە کە بەشێک لە بەناو سیاسی و ڕاگەیاندنەکان بە خواست و خەونی کۆمەڵیان دەزانی و بازاری خۆیانیان پێگەرم دەکرد، بەڵکو وەک هەردوو لا ڕایان گەیاند سەردانەکەی پارتی تەنها بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان بووە و هیچ باسێک لە پێکێنانی حکوومەتی نوێ نەکراوە و کۆمەڵیش پێشوازی لە هەر میوانێک با بنەماکانی ئاداب و گەورەی خۆی دەزانێت. ئەوەی لە ئۆپۆزیسیۆنژی بێ ئەتوانێت بە ئۆپۆزیسیۆنێکی ڕاست خزمەتی ملت و وڵاتی خۆی بکاتەوە، ئەوەی لە حکومشدایە ئەتوانێت بە حکومڕانیەکی ڕاست و عەدالەت خزمەتی ئەم ملت و ئەو وڵاتە بکەن. گەرچی بەشداربوونی کۆمەڵ لە کابینە نوێ هێزی زیاتر دەداتە پێگەی کابینەکە، بەڵام ئەوەی بەلای کۆمەڵ ئیسلامیەوە بۆ بەشداری لە حکوومەت گرنگە کار و کارنامەی کابینەیە چۆن ڕوبەڕووی گەندەڵی و ناشەفافی دەبێتەوە و پلانی بۆ چارەسەری قەیرانەکان چییە، چۆن شکۆ بۆ یاسا و دام و دەستگا حکومیەکان دەگێڕێتەوە. ئەوەی زیاتر بەلای خودی کۆمەڵەوە گرنگە ئایا کۆمەڵ ئیسلامی لەناو حکوومەتدا زیاتر دەرفەتی خزمەت بە خەڵک و هاوڵاتیانی هەیە یان ببێتەوە ئۆپۆزیسیۆنێک بە پلان و بەرنامەی تایبەتەوە. ڕەنگە ئەو دروشمەی کۆمەڵ ئیسلامی هەر حزب و لایەنێکی بێهیوا کردبێت لە مەرجی بێدەنگبوونی کە دەڵێت بە باش باش و بە خراپیش هەر دەڵێن خراپ. لۆژیکەمان پێ هەڵەیە، بەڵی هەر کەسێرین و حکوومەت دابێ دەبێ بە چاک و خراپی حکوومەت هەر بڵێ بەڵێ، و هەر کەسێکی لە دەرەوەی حکوومەت بێ دەبێ بە چاک و خراپی هەر بڵێ خراپ.